مسعود تێنیشتە خۆتان شەکرێکەکە هەرکەس ئۆینە ئۆینە برا ئۆینە ئەم دنیا ئۆینە اینجا ئەم دەفەیلی ئەدا هەڵەسا سەر ئەژنۆ اینجا دوای کێشا بە بابەی کێشا بە ئیتر خۆ ئەمە هیچی لێ نابڕێ ئەمە دەربێشی ماڵی شێخی کورهانی بووە دێگەی خزمی خاڵی هین خاڵی هێمن هێمنی بکریانی حەزی ئایا لە کچی ئەو کردووە لە کچی برای لە کچی خزمێکی ئەو کەسێکی ئەو داوای کردووەبی دەنێ شێخش پێتی بوو خوارد پێتی بۆ خوارد شەر پێوە شەرتی خۆی دەبێت بە چاوش بەلوتی بەڵا دەفەکەی بەڕێدا سەر و سماڵەکەی دەبووە مرد لە بەی نابێت $50 بەرێ چۆن کەمتریش لانە مەخسەمە شەو ڕۆژێک لەگەڵ تا بێ $50 $50 ملیۆنێکە $50 ملیۆن
نا فنجاناك بس 2 مليون ثمنك. ها 2 مليون إيه زيادة. 2 مليونك جلال. دقيقة حافيس.